سڵاوتان لێبێت ئەم کاتەتان باش لەگەڵم بن لە دوایین زانیاریەکان و پێشەتەکانی بڕیاری حکوومەتی عێراق تایبەت بە ناردنی بڕی 700 ملیار دیناری ماگانە بۆ هەرێمی کوردستان پێشکەشتان دەکەین چەند هەواڵێکی تایبەتمانێ هەروەها زریانتەها زوومی هەولێریشم لەگەڵ دەبێت ئەو لەوێ لەگەڵ وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان قسە دەکات زانیاری زیاتریشمان بۆ دەخاتەوە. ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە ناردنی 700 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان بۆ ماوەی 3 مانگ. وەزیرێکی کورد لە بەغداد هەواڵەکەی بۆ زووم پشتڕاست کردەوە و ڕایگەیاند لە کۆبوونەوەی ئەمڕۆ یەکشەممەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا بڕیاردرا بە ناردنی 700 ملیار دیناری مانگانە بۆ هەرێمی کوردستان کە بۆ ماوەی 3 مانگ. ئەم بڕیارە پاش ئەوە دێت پێنجشەممەی ڕابردوو شاندێکی باڵای حکوومەتی هەرێم چوونە بەغداد و داوایان کرد بۆ ماوەی 6 مانگ لە مانجی 7 تاوەکو 12 بێگومان مانگەکانی ئەمساڵ بەغداد مانگانە بڕی 800 ملیار دینار بۆ هەرێم بنێرێت. زووم دوێنێ لە زاری ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقەوە ئاشکرای کرد لە ئەنجومەنی وەزیران دەنجی ناڕەزایی بەرامبەر ناردنی 800 ملیارەکە بۆ هەرێم هەیە و چەند پێشنیازێکی جیاواز لەو بارەیەوە لە ئارادا. سەرنجام ئەنجومەنی وەزیرانی عێراق 700 ملیاری لە جیاتی 800 ملیار پەسەند کرد و ئەویش بۆ 3 مانگ نەک 6 مانگ وەکو حکوومەتی هەرێم داوای کردبوو. ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممە 3 ئەیلولی 2023 بڕیاری ناردنی 500 ملیار دیناری بۆ مانگەکانی 9 10 و 11 دابوو. ئەوەش بە شێوازی قەرز، بەڵام حکوومەتی هەرێم ڕەتی کردەوە وەری بگرێت و ڕایگەیان لە شایستە داراییەکانی هەرێم زۆر کەمترە. هەروەها مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دوای پەسەندکردنی بڕیارەکە لەلایەن حکوومەتی عێراق پێشوازی لە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکات بۆ ناردنی 700 ملیار دیناری مانگانە بۆ هەرێمی کوردستان. هەروەها مەسرور بارزانی لە پەیامێکدا دەڵێت توانیمان بەرگری لە مافی خەڵکی کوردستان بکەین و لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بگەینە ڕێکەوتنێکی گونجاو. ئەو لە ڕاگەندراوەکەدا سوپاسی لایەنە سیاسیەکانی کوردستان و فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق دەکات و دەڵێت پاڵپشت و هاودەنگ بوون لە دەستەبەرکردنی مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان. مەسرور بارزانی پەیوەندی بە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کرد و سوپاسی پشتیوانی ئەوی کرد بۆ گەیشتن بە ڕێککەوتن لەبارەی دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم. حکوومەتی هەرێم ڕایگەیاند مەسرور بارزانی هیوای خواست ئەم ڕێکەوتنە ببێتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی گشت کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ لە ڕێگەی گفتوگۆ و بە پێی دەستور و ڕێکەوتنەکان. هەروەکو باسم کرد ئێستا بە شێوێکی ڕاستەوخۆ دەچمە هەولێر. زریانتەها زوومی هەولێرم لەگەڵ دەبێت. زریان سڵاوت لێبێ، من دێمە لای تۆ، فەرموو لەگەڵ میوانەکەت دەتوانین دەست بە گفتوگۆکەت بکەیت. بەڵێ سڵاو لێبێت ئاراس، هەرخۆت دەزانی کەمێک پێش ئێستا ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە ناردنی 2 تریلیۆن و 100 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان، ئەویش بە شێوەی قەرز بۆ ماوەی 3 مانگ. داوەکو ئێستا ئەوەش دوای ئەوە هات کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو لە بەغدا بوون، چەندین دیدار و کۆبنەوەیان ئەنجامدا لەسەرەوە. بۆ پرسە من وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستانم لەگەڵە بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان لەگەڵ مەکا گایدن سڵاو لێبێ. ئێستا ئەو خەبەرە گەیشتە ناو هاوڵاتیان و ئەو هەواڵە کە حکوومەتی عێراق مانگانە 700 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان دەنێرێتن. ئەو بڕۆپارەیە چۆنە؟ چۆن چەند مانگە دێت؟ بەڵێ پێشەکی زۆر سوپاسان دەکەین، هەروە دەستخۆشیش لە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین، بە تایبەتی لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانێ و بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت کاک قوبات تاڵەبانی و دەستخۆش لە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانیش کاک نەسیرمان بارزانەکەین کە ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو کە یەک ڕێزی بوون کە بەهێزبوونی شاندەکەیە کە ئەم جارە بە یەک تیم و بە یەک کە بە وەفت یەک ڕێزی چوونە بەغدا. ئەمە خەتەواژ زۆر گرنگ بوو کە
لێستادا کە ئەو بڕیارە دراوە کە مانگانە کە بۆ ماوەی 3 مانگ کە دیارە مانگانە 700 ملیار دیناری عراقی ئەمەش ڕێککەوتنێکی گونجاو بوو لە کاتێکی زۆر گونجاو بوو پێویست و زۆر زەڕۆ بوو ئەمە خەتەواتی زۆر باشە کە لێرەدا پێویستە لە داهاتوودا زیاتر کە زیاتر کاری لەسەر بکرێتەوە بۆ ئەوەی ئەو ماپە ئەم حەقەکە شایستە دارێکە تایبەتە بە خەڵکی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا دابێن بکرێت و بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەمە زۆر گرنگە. کاگایدن ببوورە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیازی کردبوو 800 ملیار بێت بۆ ماوەی 6 مانگ 7 و 8 و 9 و 10 و 11 و 12 لەو بەڵام ئێستا حکوومەتی عراق بۆ 3 مانگ دایناوە 2 مانگ دیار نییە دا 700 ملیاریشی داناوە بۆچی ئەمە وای لێ هاتووە؟ یان لێرە گرنگەوەی کە ئەم بڕیار دراوە گرنگەوە ئەم ڕێککەوت نەکراوە وتم کە ئیتفاقەکە کراوە و کە ڕێککەوتنێکی گونجاو لە کاتێکی گونجاوە و ئەمە سەرکەوتنێکی باش بوو کە هەنگاوێکی باش بوو ئەمە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ موچە خۆرانی خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێکی گونجاو بوو لە ئێستادا پێویستی بەوە ئەکات گرنگەوەیە کە ئەمە لە داهاتوودا زیاتر کار بکرێت و نیەتی باشە هەیە لە هەردوو لە نیەت زۆر گرنگە ئەمەش کە ئەو کۆبنەوانش کە لە ماوەی ڕابردوو کراوە هەموو لایەک کە پێداگیری لەسەر وایان کردووە کە دەبێت ئەو ماپە کە بە ئەو ماپە کە لە میزانیەی حکوومەتی لە میزانەی کە 2023 عێراق تەزبیت کراوە لە مادەکان و بەڕگەکان دەبێت وەکو خۆی جێبەجێ بکرێت و کە ئەمەش بەرژەوەندی بۆ بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت و لە عینی کاتیشدا دەستور مهمە کە ئێمە لە هەموو کات زیاتریش پێشترش کە داوامان کردووە کە دەبێت دەستور حاکم بیت و لێرە گرنگەوەی وتم کە نیەتی باشەیە و نیەتی باشەیە بۆ چارەسەرگرتنی گرفتەکان. باشە کاگایدن ئەم 700 ملیارەی کە بۆ 3 مانگ دێتن بۆ مانگەکانی 7 و 8 و 9 یان بۆ 9 و 10 و 11 بۆ کامەیە؟ يعني من او معلوماتم نییە کە بە هەموو تەفاسیلەوە چۆنیە بەڵام گرنگەوەی وتم کە ئەمە کە ئەم اتفاقی کراوە ئەم ڕێککەوتنە کراوە لێساش بڕیارداوە لای ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە کە 700 ملیار دیناری عراقی دەنێت بۆ هەرێمی کوردستان ئەمە مافە و حەقی هەرێمی کوردستانە. کاگایدن ئێوە زانیاریتان هەیە بای ئەوەش کە حکوومەتی هەرێم لە دوایەوەی ئەو پارە وەردەگرێتن کەی موچە دابەش دەکاتنەوە ئەو پارەیە بۆ 3 مانگە ئەی 3 مانگی دواتر چی دەکەن؟ يعني ئێمە لە هەموو کات زیاتر حکوومەتی هەرێم لە هەموو کات زیاتر ئەوەلیەتی حکوومەت کە دابەشکردنی موچە بووە ئەمەش کە وتم کە لە ڕابردوش بە هەم بەو شێوە بووە لە ئێستادا لەوانەیە لە داهاتوودا دەست بکرێت و بەدا هەفتەیە دابەشی دەکەن. وەڵڵا من معلوماتم نییە بەڵام وەزارەتی دارایی و کار لەسەرەوە دەکات. کە جەنابتان لەناو کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران بەشدارن پای ئەوە ینی دەتوانن مژدەیەک بە خەڵک بدەن کە ئەم هەفتەیە کە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران دەکرێت یاخود کە پارەکەی بەغدا دەکات موچە دابەش بکە حکوومەتی هەرێم. یعنی وتمەوە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر کارکردن و ئیشی ئەوەلیەتی کە دابینکردنی موچەی خەڵکی هەرێمی کوردستان بووە کە لە نەتیجەدا ئەمە تایبەتە بە وەزارەتی دارایی و ئەو بڕیار دەدات. ئەگەر کاک ئایدن ئێستا 700 ملیار دینار دەنێردرێتن داهاتی ناوخۆش 300 ملیار دینارە زیاترە لە 300 ملیار دینار دەتوانن 2 موچە دابەش بکەن ئەگەر بەغدا 2 تریلیۆنێک و 400 ملیار بنێرێت. وتم کە ئەمە من ئێستا دەتوانم لێم کە ئەمە ئێوە وەزیرن زانیاریتان هەیە و دەتوانن مژدە بە خەڵک تایبەتی کە مەلف من کاروباری پێکاتەکانە ڕاستە ئەندامی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کوردستانم بەڵام وتم ئەم ڕێککەوتە لە ئێستادا ڕێککەوتنێکی زۆر باش بوو کە ڕێککەوتنێکی گونجاو بوو لە کاتێکی گونجاو بوو کە بۆ بەرژەوەندی خەڵکی هەرێم کوردستان بوو. دابەش دەکەن یعنی ئەمە وتم ئەم بڕیارە بۆ تایبەتە بە وەزارەتی دارایی و ئەوان بڕیار لەسەر ئەکرێت و ئەم کۆبنەوانش کە ئەم سەردانەش کە کراوە بۆ بادا کە بۆ موچەی خەڵکی هەرێمی کوردستان بووە.
زۆر سپاس بۆ بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان بەڵێ ئەمە ڕاگەندرا لە زاری وەزیرێکی حکوومەت هەرێمی کوردستان کە ئەولەویەت بۆ موچێ بۆ دابەشکردنی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستانە بڵێ زریانتەها زوومی هەولێر سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵم بووی سوپاس بۆ میوانەکەشت ئێوەش بیرتان نەچێت بۆ ئاگاداربوون لە زانیاری و پێشاتی تازە چاوتان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر پلاتفۆرمەکانی زووم بێت هەر لە خۆشیدا بێت